بەڵێ سلااوان لێ بێتم کاتتان باش وەک لە دیمەنەکانی پشتی من دەیبینن لە یەکێک لە ناوەندەکانی دەنگدانم لە شاری سلێمانی کە ئامادەی ڕەوشن بەدرخانە ئەو بنکەی دەنگدانەی کە سەرلەبایانی ئەمڕۆ وەک یەکەمین دەنگدەر سەرۆک باڤر جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگی تێدادا. دواتر قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان تاوان بەشداری قوبات تاڵەبانی و باڤر جەلال تاڵەبانی لە ساتە وەختی یەکەمی دەنگدان لە شاری سلێمانی ئەمە ئاماژەیەکی گرنگ بوو بۆ ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشداری گەرم و گوڕ لە هەڵبژاردننی ئەمڕۆی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بکەن. وەک لە دیمەنەکان دەیبینن خەڵک بەردەوام دێت بۆ ناوەندەکانی دەنگدان سەرەتا ناوی خۆیان ئەدۆزنەوە لەو شتەی کە دانراوە لە بەردەم ناوەندەکانی دەنگدان دواتر دەچنە نێو ناوەندەکە و بۆ ئەو وێزگانی کە خۆیان مافیەوەیان هەیە دەنگی تێدا بدەن. ئەمە دیمەنەکانی ئەمڕۆی شاری سلێمانی و ناوەندەکانی دەنگدانەکە دەتوانم بڵێم خەڵکێکی زۆر لە بەیانی زووە بەر لە کردنەوەی ناوەندەکان ڕیزیان بەستبوو بۆی کە بێن لەگەڵ کردنەوەی ناوەندەکان بەشداری لە پرۆسەی هەڵبژاردننی گشتی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بکەن. وەک لە دیمەنەکان دەیبینن خەڵک بەردەوام لە سلێمانی دێن بۆ ناوەندەکانی دەنگدان و بەشداری لەو پرۆسە گرنگ و دیموکراسیدا دەکەن. ئەوەی کە تاکو ێستا لە سلێمانی بەڕێوە دەچێت پرۆسەکە بە شێوەیەکی بەبێ گرفت بەڕێوە دەچێت بە پێی و ئامادەکاریانەی کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بەتایبەت ئۆفیسی سلێمانی کۆمیسیۆن کردوێتی هەڵبژاردنەکە تاکو ێستا بەبێ هیچ گرفتێ بەڕێوە دەچێت کارمەندانی کۆمیسیۆن و ئەو لایەنانەی کە سەرپەرشتی پرۆسەکە دەکەن بە شێوەیەکی باش پرۆسەکە بەڕێوە دەبن. جگەر لە کارمەندانی کۆمیسیۆن کە پرۆسەکە بەڕێوە دەبن چاودێرانی لایەنە سیاسیەکانیش بەشدارن و چاودێرانی کۆمەڵی مەدەنی و تەنانەت چاودێرانی نێودەوڵەتیش لە بنکە و ناوەندەکانی دەنگدان لە شاری سلێمانی بە وردی چاودێری پرۆسەکە دەکەن بۆی کە پرۆسەیەکی دیموکراسی و ئازادانە بێت. ئەوەی کە بەگشتی لە ناوەندەکانی دەنگدان لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت تا ئەم کاتەکە نزیکەی 3 ساعت تێپەڕێ بەسەر کردنەوەی ناوەندەکانی دەنگدان پرۆسەکە بەبێ هیچ گرفت و ئاسەنگێ بەڕێوە دەچێت. دەنگدەران ئازادانە دێنە ناوەندەکانی دەنگدان و دەنگی خۆیان دەدەن بەو لیست و لایەنانەی کە خۆیان مەبەستیانە. ئەوەی کە لە ناوەندەکانی سلێمانی دەبینرێت ئامادەکاری تەواو کراوە پێشوەختە لەگەڵ بەر لەکردنەوەی ناوەندەکان کۆمیسیۆن هەموو ئامادەکارێکی کردبوو بۆی کە لەگەڵ کردنەوەی ناوەندەکانیش گرفتێ نەبێت. خۆمان بینیمان لە هەڵبژاردننی تایبەت لە هەژدەی مانگ پرۆسەکە بەگشتی لە پارێزگای سلێمانی پرۆسێکی زۆر سەرکەوتوو بوو. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانەوەی ڕاگەیان کە لە سلێمانی بەگشتی لە هەرێمی کوردستان کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان توانێتی پرۆسەیەکی سەرکەوتووی دەنگدان بەڕێوەبەرێ بە هەمان شێوە ئەمڕۆ کە پرۆسەیەکی هەستیار و گرنگە کە هەڵبژاردننی گشتیە بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە ئاستێکی باڵادا کۆمیسیۆن ئامادەکاری کردووە. ئامادەکاریەکان لە ئاستێکدا کە دەتوان بڵێن بەبێ هیچ گرفت و ئاسەنگێ تاکو ئێستا پرۆسەکە بەڕێوە دەچێت. ئەوەی کە گرنگە دەمەوێت ئاماژەی بۆ بکەم دەنگدانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک باڤر جەلال تاڵەبانی بوو کە بەر لەوەی ناوەندەکە بکرێتەوە هاتە ئەم ناوەندەکە ئامادەی ڕەوشن بەدرخانە لە شاری سلێمانی دەنگیدا چاوەڕێی کردا ناوەندەکە کرایەوە و چوو وەک سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هاوڵاتێکە مافی دەنگدانیە لە هەرێمی کوردستان دەنگیدا و دوای ئەوەی کە بەشداری لە دەنگدان کرد لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا سەرۆک باڤر جەلال تاڵەبانی باسی لەوە کرد ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە ڕۆژێکی مێژوویە بۆ هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان گرنگە لە ئاستێکی باڵادا بە گەرم و گوڕی بەشداری لە پرۆسەکەدا بکەن و باسی لەوە کرەوانەی کە تاکو ئێستا لە خەوە نەساون ساعت حوتی بەیانی بوو هەستن لە خەو بۆی کە لێن بۆ ناوەندەکانی دەنگدان و بەشداری لە هەڵبژاردن بکەن و بە دەنگدانیان گۆڕانکاری گەورە لە هەرێمی کوردستان دروست بکەن و بە تایبەت کە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی یەکێتیش باسی کرد ئەم هەڵبژاردنە گۆڕانکاری ڕیشەی لە هەرێمی کوردستان دروست دەکات و دەسەڵاتی خۆسەپێنەوەی کە سەرۆک باڤر جەلال تاڵەبانی باسی کرد ئەبێت کۆتایی پێبێت دوای هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان و حکومەتێکی نوێ پێک بێنێت کە حکومەتی خزمەتگوزار و حکومەتی هاوڵاتی بوون بێت بۆ خزمەتکردنی هاوڵاتیان هەرێمی کوردستان. هەر لێرە دوای باڤر جەلال تاڵەبانی کە دەنگیدا قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان هەر لێرە دەنگیدا بە هەمان شێوە دوای دەنگدان قوبات تاڵەبانیش لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی داباسی لە گرنگی پرۆسەکە کرد و داوای لە خەڵکی هەرێمی کوردستان و هاوڵاتیان هەرێمی کوردستان کرد لە هەموو
پارێزگاکانی هەرێمی کوردستان بە گەرموگوڕی بەشداری لە پرۆسەی هەڵبژاردندا بکەن و دەنگ بدەن و بە دەنگدانیان گۆڕانکاری گەورە لە هەرێمی کوردستان بێنە ئاراوە و ئەمێ باسی ئەوەشتان بۆ بکەم کە ئەم بنکەیەکە ئامادەی ڕەوشن بەدرخان لە سلێمانی تایبەتە بە خێزانی سەرۆک مام جەلال ئەو کات کە لە ژیاندا بوو هەر لەم بنکەیە دەنگیەدا لە هەڵبژاردنەکانی پێشووی پەرلەمانی عێراق پەرلەمانی کوردستان بامان شێوە سەرۆک مام جەلال یەکەم دەنگ دەربووە کاتوە لێرە وەستاوەتە ناوەندەکان کراوەتەوە دەنگی داوە و بامان شێوە بەژای لەو پرۆسەیەدا کردووە ئەم ڕۆژ بە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافرجەلال تاڵەبانی قوبات تاڵەبانیش لە دەنگدەرانی یەکەم بوون کە هاتن لە ئەم ناوەندە لە شاری سلێمانی دەنگیاندا و دوای ئەوە خەڵکێکی زۆر هاتوون بۆ ئەم ناوەندە و ناوەندەکانی دیکەکە دوایەوەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان داوای لە خەڵک کرد بەشداری پرۆسەکە بکەن لە سلێمانی و بەگشتی لە هەرێمی کوردستان خەڵکێکی زیاتر ڕیزیان بەستووە لە ناوەندەکانی دەنگدان و دێن بەشداری لە پرۆسەی هەڵبژاردندا دەکەن ئەمە ئەو زانیاریانەیە کە لە ناوەندەکانی دەنگدان بەیەوەم ڕاگەیان بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بیرتان بخەمەوە ئەو کەسی کە دێت بۆ دەنگدان لە سلێمانی پێویستە کارتی بایۆمەتری دەنگدانی پێبێت لەگەڵ کارتی نیشتیمانی ئەم یان پاسپۆرت بەم بەڵگەنامانە دەتوانێت بەبێ هیچ گرفتێ دەنگ بات ئەگەر کەسێک بێتە ناوەندەکانی دەنگدان کارتی بایۆمەتریان کارتی نیشتیمانی پێ نەبێت ناتوانێت دەنگدان لەگەڵ پاسپۆرت لەبەرەوە کارمەندانی کۆمیسیۆن ڕێنمایی خەڵک دەکەن کە ئەوانەی کە لە ماڵەکانیانەوە دایانەوێت بێن بۆ بنکەکانی دەنگدان ئەو بەڵگەنامانە لەگەڵ خۆیان بێنن بۆ ئەوەی بەبێ هیچ گرفت و ئاسەنگێ بتوانن دەنگی خۆیان بدەن دووبارەی دەکەمەوە لە سلێمانی پرۆسەکە تاکو ئێستا کە نزیکەی 3 ساعتەیە پەڕێ بەسەر کردنەوەی ناوەندەکانی دەنگدان بەبێ هیچ گرفت و ئاسەنگێ بەڕێوە دەچێت کارمەندانی کۆمیسیۆن سەرکەوتوانە پرۆسەکە بەڕێوە دەبن چاودێرانی سیاسی و چاودێرانی مەدەنیش لێرن چاودێری پرۆسەکە دەکەن و چاوەڕێ دەکرێت ئەم پرۆسەیە گۆڕانکاری گەورە و ڕیشەی وەکەوەی کە سەرۆکی یەکێتی باسی کرد لە هەرێمی کوردستان بە دوای خۆی دابێت. باشە مەریوان خاڵک تا چەند دڵخۆشن هاوڵاتیان بە تایبەت لەو بنکەی کە تۆی لیت تا چەند دڵخۆشن بە بەشداریکردنیان لە هەڵبژاردنە؟ بەڵێەوەی کە ئێمە دەیبینین خەڵکێکی زۆر بۆ نمونە و کەسێکی بە تەمەنە وەک لە دیمەنەکان دەیبینن تەمەنێکی زۆریە بەڵام ئەوێت بەشداری لەم پرۆسەیە بکات ئەمە ئاماژەیە بووی کە خەڵکی هەرێمی کوردستان بەلایەنەوە گرنگە کە بەشداری لە پرۆسەی دەنگدان بکەن و دەنگ بدەن بەو لیست و کاندیدانی کە خۆیان دەیانەوێت ئەمە دەتوان بڵێم گەرموگوڕی خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەت شاری سلێمانیە هەموو تەمەن و دەتوانم بڵێم تەمەنە جیاوازەکان دێن سڵاتان لێبێتم کاتتان باش هاتووی دەنگ دەیوایە ئەگەر پێم بڵێ کاک حاجی جەناب تەمەنێک کتێبێت لێرە بۆستی هەنێ قسە بکەین پێکەوە بکە لە کامێرەکە ئازێت نەبێت تاکو چەند گرنگە خەڵک بەشداری لەم پرۆسەیە بکات گرنگە هەموو پرۆسەی بەشداری هەڵبژاردنەکەی باش گرنگە وایە هەر لێرە دەنگەی ساڵانی ڕابردووشە لێرە دەنگیەوە باشە خەڵکێکی زۆر هاتوون لە بەیانیەوە خەڵک تەنانەت سەریان گرتووە پێشکردنەوەی ناوەندەکان ئەمە تاکو چەند بە گرنگە زانی نەک لە سلێمانی لە هەموو شار و ساروسەکانی کە خەڵک بەشداری هەموو کاتێک دەنگان تۆ ئەتوانی پرۆسەکە سەرخەی بێ دەنگان ناتوانانی هیوا و بەم هەڵبژاردنەیە گۆڕانکاری دروست بکەن کاک حاجی تەمەند درێژ بی تەمەنێکت هەیە چۆن بووە توی دەنگ بیت لێرە لە کاکە پێویستە وگەرخوا بۆ مامکە و سەرکەوتوو بی هەموو هەڵبژاردنەکان بەشداریتیا کردو کاک حاجی دەنگا هەموو جارە بەشدارم تیا کرد سەر چاوە تەمەنی چەندە کاک حاجی چەند ساڵە بیت 80 ساڵی ڕێ 80 ساڵی یخوا تەمەند درێژ بی زۆر سپاس بەڵێ گوێبیستی بوون خەڵک لە سلێمانی بە گەرموگوڕی هاتوون بۆ بەشداریکردن لە پرۆسەی دەنگدانی گشتی لە هەرێمی کوردستان ئەم کاک حاجێکە بینیتان تەمەنی 80 ساڵە بەڵام هاتووە بەو تەمەنەوە بەو دۆخە تەندروستیەوە لەبەر گرنگی بەشداریکردنی پرۆسەکە هاتووە بەشداری لە هەڵبژاردننی گشتی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکات بە هەمان شێوەک لە دیمەنەکان دەیبینن بەشێکی دیکە لە دیمەنەکانتان بۆ دەگوازمەوە خەڵکێکی زۆر لێرن ئەنی قەرەباڵخێکی زۆر لە بەردەم ناوەندەکانی دەنگدان دروست بووە خەڵکی سلێمانی دەتوانم بڵێم بەو پەڕی گەرم و گوڕیەوە دێن بەشداری لە پرۆسەکە دەکەن هێشتا دوایین بڵێن لە کاتژمێرەکانی سەرەتای دەستپێکردنی پرۆسەکە بێگومان وەک باسم کرد کارمەندانی
کۆمیسیۆن بەڵێ کارمەندانی کۆمیسیۆن هەموو ئاسانکاریەکیان کردووە و ئامادەکاری پێشوەختە کراوە بۆی پرۆسەکە بە شێوەیەکی سەرکەوتوانە بەڕێوە بچێت و دەتوان بڵم ئەوەی کە پێویستە لە ڕووی ئامادەکاریەکانەوە بۆ خەڵک دەکرێت بۆی بەبێ گرفت بتوان دەنگبند و دەنگدەری کەم لەگەڵدا دەمێ بۆ چونی ئامزانم سلااوان لێبێ ئێستا دەنگتان داگرت پێم بڵی قسەتان چیە لەسەر پرۆسەکە چۆن بەڕێوەچ دیارە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لەسەر ڕاستپادەی جەنابی سەرۆک باڤێڵ سنووقانی یەکێتی نیشتیمانی کوردستانمان سەوز پۆش کرد دەگمان نەبە ژباسە بستنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی بتوانین بە سنووقانمان ئەو هێز و دەسڵاتی کە بەرامبەر ئەو لایەنەی ترە بتوانین قۆڕەخرا بچێڕن بۆ خۆمان. سەرۆک باڤێڵ جەلال تاڵەبانی هەر لێرە دەنگیدا کاتژمێر ساعت حوت بەر لەوەی ناوەندەکە بکرێتەوە لێرە بوو پێشەوەش یەکەم کەس بوو کە دەنگیدا ئەمە چی لای تۆ ئەگەێنێت؟ ئەوە دیارە سەرۆ و پەیامی هەیە کە خۆی بە گروتینێکی زۆر باشەوە پەیامی بایەکی دێگان گەیانەوە کە خۆی لە پێش خەمەوە کە دەست سنووقی دەنگانە من بەیانی زوو لێرە هاتم جنابیان لێرە بوو لە دەنگیانە ویستە پێشیان قۆم بەڵام ئەو پێش هەموو ماکەوە دەنگی یەکەمی بێچێتی نیشتیمانی کوردستانە سنووقی سەڵبۆش کرد بە خۆشحاڵیەوە ئێمەش بە شانازیەوە خوبا تاڵەوانیش هەر لێرە دەنگیا قادیش بەڵێ لێرە بوو کە قادیش دوێ هەولێر دەنگی خۆیە. سەرۆک مامجەلاج کە لە ژیان نبوو هەر لێرە بە ڕەحمەت بێدەنگیەیە لێ کەسێکەکەمەکان بوو کە پێشوی ناوەندەکە بکرێتەوە ئەوەستا تا ناوەندەکە کرا و دەنگیەیە ئەمە چیت بیرەخاتەوە؟ ئێمە جەنابی سەرۆک مامجەلا کاریزمایەکی سیاسی لەسەر ئاسی هەموو دنیا بوو پێم وایە هیچ کەسێک دوای جەنابی مامجەل ناتوانێت ڕێزگەی جەنابی مامجەلال بکرێت بەس ئێمە ئەو ڕێزگەی جەنابی مامجەلال وەکوی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ڕێبازەکەی جەنابی مامجەلال هەمیشە بەڕێوە بین و لە خزمەت ڕێبازەکەی جەنابی مامجەلال نییە. زۆر سوپاس سلااوتان لێبێت. قسەتان چی بوو لەسەر پرۆسەکە تاکو چەند کاراسانی کرابوو بۆی ئەوانی کە دێن بۆ ناوەندەکان بە ئاسانی دەنگ بدەن هیچ گرفت و ئاسەندێکتان بینی لە پرۆسەکە؟ سپاس بۆخوا زۆر سەرکەوتوو بوو زۆر هەڵبژاردنێکی شەڵا سەرکەوتووە بێت سەرکەوتنی شەڵا بۆ سەرۆک باڤێڵ زۆر سپاس. تاکو چەند ومێدت بەم هەڵبژاردنێ گۆڕانکاری دروست بکات بگوی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان وتی قۆناغێکی نوێ دوای هەڵبژاردن دەست ئینشا ئەڵڵا پشت بەخوا و پشت بە سەرۆک باڤێڵ تاڵەبانی ومێدێکی زۆرم پێیەتی بە تایبەت ئەم هەڵبژاردنە و ئەم جارە ئینشا ئەڵڵا. خەڵکێکی زۆر دەتوانم قەرەباڵغێکی زۆر دروست بووە لە بەردەم ناوەند و بنکەکانی دەنگدان لە سلێمانی گەرمبوڕێکی زۆر هەیە جیاواز لە هەڵبژاردنەکانی پێشوو ئەمە تاکو چەند پێمان دەڵێ ئەم هەڵبژاردنە گرنگە و خەڵکیش هەست بەو گرنگیە. وەڵاهی منیش بیدایەت کە هاتم هەستم پێ کرد لە چاو هەڵبژاردنەکانی ترە ینی لەسەرای وەستا بووم ئینشاڵڵا هیوادارم وی کە نەش هاتووە تا ئێوارە بێت ئەم دەنگە نەفەوتێت ئینشاڵڵا بەرەو سەرکەوتن. زۆر سپاس بەخێر بێن دەستان ساغ بێ. بەڵێ وەک لە دیمەنەکانی پشتی من دەیبینن هەم چاودێرانی لانە سیاسەکان هەم چاودێرانی کۆمەڵی مەدەنی تەنانەت چاودێرانی نێودەوڵەتیش کە ئەوانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق هاتوون لە وڵاتانی دیکەی جیانەوە بەشداری پرۆسەکەن چاودێری پرۆسەکە دەکەن و ئەم هەڵبژاردنە جیاوازەکەی لەوایە وەک سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی دەکات یاسایەکی نوێی هەڵبژاردن پەیڕەو دەکرێت لەم هەڵبژاردنەدا ئەمە وا دەکات لە دوای هەڵبژاردن و لە ئەم هەڵبژاردنە گۆڕانکاری گەورە و ڕیشەی لایەنی کوردستان دروست بکات ئەو دۆخەی کە لە ڕابردوو هەبوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرنجێکی زۆری لەسەر بوو بەتایبەت کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باسی کردووە هەموو ئەمانە کۆتایی دێت قۆناغێکی نوێ شێوازێکی نوێ لە حکومڕانی لایەنی کوردستان دەست پێ دەکات کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانم بڵێم ڕۆڵی گرنگی تیا دەبینێت یەکێتی نیشتیمانی کوردستان کارکتەرێکی گەورە و سەرەکی و کاریگەری پێچێنانی حکومەتی داهاتووی هەرێمی کوردستان دەبێت لەبەرەوە بەشداریکردنی خەڵک وەکەوەی هاوڵاتیان باسی دەکەن لە هەڵبژاردنەدا گرنگە بۆی بە دەنگی خۆیان گۆڕانکاری گەورە لە هەرێمی کوردستان دروست بکەن کۆتایی بەو دۆخە دژوار و قەیرانانە بێنن کە ماوەی چەندی ساڵە لە هەرێمی کوردستانێ ئەمڕۆ دەرفەتێکی گرنگە لە بەردەم خەڵکی کوردستان لە بەردەم هاوڵاتیان هەرێمی کوردستان بەشداری هەڵبژاردن بکەن چونکە بە دەنگدانیان دەتوانن بڕیار بدەن چ گۆڕانکاریەک لە هەرێمی کوردستان دەکرێت و ئەو گۆڕانکاریانە تاکو چەند لە بەرژەوەندی ئەوانە هەموو ئەمانە دەمێنێتەوە سەر بەشداری کارای خەڵکی هەرێمی کوردستان بەشداری گەرم و گوڕی هاوڵاتیان هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بۆ ئەوەی کە بتوانن بەدەنگی خۆیان گۆڕانکاری گەورە لە هەرێمی کوردستان ڕووبدا. مەریوان ئێمە لە بەرنامەین و دەنگمان نەیاوە تۆ کەی دەنگەیت؟ پرسیارم لە خوبا تاڵەبانی کرد ڕەوەن تاکو ئێستامیش دەنگم نەیاوە لەبەرەوە لە ڕووماڵام لە بەیانی زۆر سەرقاڵی ڕووماڵی
بنکەکانی دەنگدانم بێگومان دەرفەتێکە دۆزینەوەمەش دەچین دەنگەین وەک هاوڵاتیانی دیکە بەشداری لەو پرۆسە گرنگەدا دەکەین و بە دەنگدانی خۆمان گۆڕانکاری گەورە دروست بکەین. دەمێ باس لەوە بکەم کە قوبا تاڵەبانی پرسیارێکم لێکەوتم تاکو چەند ئەمەڵبژاردنە گۆڕانکاری دروست دەکات وتی بە دڵنیاییەوە لە کۆنفرانسە ڕۆژنامەکەدا وتی لە وەڵامی پرسیارەکەی من وتی بە دڵنیاییەوە ئەم هەڵبژاردنە یەکێکە بێت لەو هەڵبژاردنە گرنگانەی کە گۆڕانکاری گەورە و ڕیشەی لارێمی کوردستان دروست دەکات. حکوومەتی داهاتوێری کوردستان کە پێکێنرێ حکوومەتێکی جیاواز دەبێت. جیاواز لەم حکوومەتێکی ئێستا لارێمی کوردستان یەکێتی سەرنجێکی زۆری لەسەرەیە ڕخنەیەکی زۆری لێ دەگرێت کە قۆڕخکاری دەسەڵات هەیە کە جیاوازی کردووە لە نێوان پارێزگاکان یاریمی کوردستان. حکوومەتی داهاتوو کێچێتی کارکتەری سەرەکی ڕۆڵی گەورەی دەبێت لە پێکێنانی ئەمە حکوومەتە جیاواز دەبێت لە کابینەی نۆمی حکوومەت یاریمی کوردستان حکوومەتی خزمەتگوزار و چارەسەرکردنی قەیران و کێشەکانی یاریمی کوردستان دەبێت. زۆر سپاس بۆ پەیام نێرمان مەریوان کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە یەکێک لە بنکەکان بوو لە شاری سلێمانی.